لە دوای نووسینی بەرگی هەر کتێبێکە و زۆر جار ئەو بەرهەمانە زۆر بە خێرایی ئەشنە و خەڵکەوە واتە نووسینەکان ئەبنەجێی باس و خواسی خوێنەر بۆیە بەشێک لە نووسەران بیرەوەکەنەوە کە چەندین بەرگی یەک لە دوای یەک و چەندین چاپیەک لە دوای یەک پێشکەش با خوێنەرانیان بکەن. لە ئێستا بەرگی چوارەمی کتێبی خۆم ئەستێرە گەشەکانی نەجمەدین عەزیز اسماعیل دیارە بڵاو ئەکرێتەوە. ئەم کتێبە یاخود بڵێم ئەم بەرگە تایبەتە بە دووبارە کۆکردنەوەی بەشێک لە پرۆفایل و هەروەها ژیان و بەرهەمی بەشێک لە کەڵە نووسەران و هەروەها کەڵە هونەرمەندان وەروا و کەسانی کە ڕووناکبیرن و توانیویانە خزمەت بە تەواوی لایەنەکانی هونەر و ڕووناکبیری بکەن لە کوردستان بە شێوەیەکی گشتی و هەروەها کۆکردنەوەی بەشێکی زۆر لەو زانیاریانەش ئەبێت کە لەلایەن نووسەرەوە توانیوێتی کۆیان بکاتەوە لە فەوتان بیان پارێزێت. یەکێتی نووسەرانی کورد لەقی هەولێر لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی ژمارەیەک لە نووسەران و ڕووناکبیران و هونەرمەندان بەرگی چوارەمی کتێبی خۆم و ئەستێرە گەشەکان بڵاوکرایەوە کە لە نووسینی نووسەری گەورەی کورد نەجمەدین عەزیز اسماعیلە. ناوەڕۆکی کتێبەکەش تیژخستنە سەر پرۆفایل و بەرهەم و ژیانی چەندین کەڵە نووسەر و ڕووناکبیر و هونەرمەندی کوردە. دیارە من بە نمایندەی ئەو چونکە ئەو لە دەرەوەی وڵاتە لە هەندەرانە باسمان لە پیرۆزی و لە گەورەی ئەم کتێبە کرد چونکە وەکو ئەکسکلۆپیدیایەک و وەکو سەرچاوەیەکی گرنگ بریتە لە ژیان و پرۆفایلی ژمارەیەکی زۆر لە هونەرمەند و ڕووناکبیر و هەروەها کەسایەتی ئەدەبی و هونەریەکان. بێشک ئەم کتێبە لە ئایندە وەکو باسمان لێوە کرد دەبێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ لێکۆڵەرەوەکان بە تایبەتی ئەوانەی کە لە بواری هونەر و ئەدەب دەنووسن و بە تایبەتی لە ئایندە بۆ نەوەی نوێ دەبێتە سەرچاوە کە دەبێ ئەوە بزانن ڕۆژێ لە ڕۆژان ئەو کەسایەتیانە چیان کردووە بۆ نەتەوەکەیان لەم بوارانەدا.